بەرپرسی لقی گەرمیانی ستودی ژیار بۆ وتەی بەخێر هاتن با بە ڕێزیان بفەرمێت. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، برایانی بەڕێزم خوشکانی ئازیز، بەناوی ئەنجومەنی لقی گەرمیانی ئینستیتیوتی ژیارەوە بەخێرهاتنی هەمووتانەکەین و پیرۆزبایی لەو براو خوشکە سەرکوتوانەکەین کە لە پرۆژەی فورقان بۆ خزمەتی قورئان توانیان دەرەجەی باش و نمرەی باش و پلەی باش بەدەست بێنن. هیوادارین بتوانین ئەم پرۆژە پەرە پێ بدەین و وەک ئەوەی کە لە نێتمانایە و لە بەرناممانەیە تا کۆتایی قورئان ئینشاءڵڵا تا لە بەرکردنی تەواوی قورئان لەگەڵ ئەم براو خوشکانە بەردەوام بین ئەگەر ئەوان ئامادەیان تیا بێ و بە پێی توانا بتوانین هاوکاریان بین لە هەموو ڕوویەکەوە. خۆشەویستانم، پرۆژەکەمان پرۆژەی فورقان لەوە چێلای ئەوانەی کە بەشدار بوون معلوم بێ، بەڵام ئەوانەی کە بەشدار نەبوون معلوم نەبێ. پرۆژەکەمان لە ساڵی 2019 کۆتایی ساڵی 2019 دەستمان پێکرد بە ئەوەی جزئی یەکەمی قورئانی پیرۆز و الحەمدوللا لە یەکەم جزئا زیاتر لە 80 کەس بەشدار بوون. ئەم دووسێ مانگەی ڕابردوویش جزئی دووهەممان دەست پێکرد کە جزئی دەوەمی قورئانە و لە سوورەی ئەلبەقەرەیە. بۆ ئەمەش الحەمدوللا زیاتر لە 50 براو خوشکناوی خۆیانیان تۆمار کردبوو و بەشداریان کردبوو. الحەمدوللا ئێمە توانیمان بە سپۆنسەری کۆمپانیای ئۆنلاین بۆ خزمەتگوزاری ئەنتەرنێت توانیمان خەڵاتەکانیان بۆ دابینکەین کە خەڵاتەکانیان هەرچەند بۆ ئەو براو خوشکانەی کە توانایان ئەوەنە زۆرەوە خزمەتی قورئانەکەن و نیازیان وایە ئینشاءڵڵا خزمەت بکەن و قورئان لەبەر بکەن. لە ڕاستیە خەڵاتەکان کەمە بە نسبەت گەورەی ئەوانەوە و ئێمە توانیمان جگە لەو سێ خەڵاتی کە کۆمپانیای ئۆنلاین ئامادەی کردووە توانیمانە 7 خەڵاتی تر بۆ 7 براو خوشکی تر ئامادە بکەین کە مقدارەکەی ئەوەی کۆمپانیای ئۆنلاین بۆ خەڵاتی یەکەم 300,000 بۆ وەک لە پێش و ئەعلانمان بۆ کردووە و بۆ خەڵاتی دووهەم 200,000 بووە و بۆ خەڵاتی سێهەم 150,000 بووە. شێوازی هەڵسەنگاندنی ئەم براو خوشکانە بە پێی نمرە بووە. نمرەکان ئەو براو خوشکانەی کە بەشداریان کردە زۆرینەیان لە 50 بۆ سەرەوان هێناوە وەکو دەرچوون، بەڵام ئەم دەبراو خوشکە لە 90 بۆ سەرەوەیان بەدەستێناوە ئەمانەی کە خەڵاتیانەکەین. ئەلبەتە یەکەم و دووەم و سێهەم ئەوە هەر بەپێی نمرەکانیان یەکەم و دووەم و سێهەمن، بەڵام ئەوانی تر لە 90 بۆ سەرەوەن کە خەڵاتیانەکەین. هیوادارین ئینشاءڵڵا بتوانین ئەم پرۆژەیە پەرە پێ بدەین و وەک ڕێککەوتوین لەگەڵ کۆمپانیای ئۆنلاینە پشت بەخوای گەورە لە ماوەی ئەم ساڵە 3 جزئی تری قورئان پشتیوان بەخوای گەورە ئەخەینە پێشبڕکێوە و ئەو براو خۆشکانە هیوادارین بەردەوام بن و بەشدار بن بتوانین لە ماوەی ئەم ساڵە 3 جزئی تری قورئان لەبەرکەین. دووبارە پیرۆزیان بێ، خوای پەروەردگار ئینشاءڵڵا بیخاتە سەر میزانی حەسەناتی هەمومان. وەسەلام عەلەیکم. بەڕێزەکان، زیاتر بۆ ئاشنابوون لەسەر فەزڵ و گەورەی قورئانی پیرۆز و تێگەیشتەمان لە قورئانی پیرۆز ئەچینە لای زۆر بەڕێز مامۆستاقانە خۆرشید بۆ پێشکەشکردن لەسەر ئەو بابە لە فەزڵ و گەورەی قورئان کە بابەتێکتان پێشەشەکە داواکارین لە بەڕێزیان بفەرمێت. تصوير تسجيلي كان أجواء باخو حزين. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله. خوش حالم لخدمة برستانا كهموان خدمة كاري قرآن وخمي لبركردن بدموبوني كلامي إخوان خدمتانا كم
و پێشم خۆشە کە ئەم مەراسیمانە هەن الحەمدوللا طبعا ئێستا شکر بۆ خوا ڕێکخراوەشت زۆر بووە بۆ قورئان و تەحفیز و تەجوید و هەمووی هەر کەس لە شوێنی خۆیەوە کە ئیشێکە هەمووی مای دڵخۆشیە و هەمووان ئینشاءڵڵا وەکو دڵۆپەبارانێک کە یەکەگرێ و جۆگە ئاو و کانیا و ئەو هەموو ڕووبار و ئاوە شیرینی لێپەیابێ ئینشاءڵڵا بە یەکگرتنی ئەم دڵۆپەبارانی ڕەحمەتانەی کە خزمەتی کەلامی خواکەن عینەن شت ڕووبارێک جۆگەرەی گەورە گەورە لە خزمەتکاری و تێگەیشتنی باش بۆ قورئان دروستە بێ. من هەوڵەدەم زۆر بە کورتی وەختان نەگرم، هەنێ قسە هەیە لە خزمەتتانە باسی کەم ومێ دەکەم هەم بۆ خۆم هەم بۆ ئێوەش ئیسفادەی هەبێ. یەک دوو مەسئلە گرنگن، یەکێکیان مەسەلەی لەبەرکردنی قورئانە. طبعا من خۆم لەوەیە کەسانێک لە نزیکۆ بمناسن چەندجا باسی ئەم مەسەلانەمان کردووە، ئەگەر بێت و ئەولەویەت لە پێشتری دابنرێ بۆ شت ینی بۆ خزمەتکردنی قورئان پێچێ لەبەرکردن لە ئەولەویەتەکانە تۆزە لە دواوە بێ تاکو ئەوەی تێگەیشتن و ئیش پێکردن و باش خوێندنەوە مانە هەمویانە کەونە پێش لەبەرکردنەوە. بەڵام ئەگەر هات و وای لێ هات بە بیانووی ئەوەی کە وەڵام من مهمەوەیە لی تێبگەم و ئیشی پێ بکەم نەک لەبەریکەم وا بکەین خۆمان لە لەبەرکردنەوە بدزینەوە، ئەوەی کەگە لەو تەڵەکە و داوانەی کە شەیتانی ناتۆ بۆ ئینسان. یعنی ئێمە زۆر جار کەسی باوەڕدار مەسەلەن ئەبینی یەکێک سونەتێک ناکە ئەڵێ فڵان شت بۆ تەطبیق ناکەی، مەسەلەن بۆ ناچی بۆ عومرەیەک ئەڵێ کاکە و عالەمە ڕۆن بۆ عومرە و قۆڵی خەڵکە بڕن، من قۆڵ خەڵ نابڕم و عومرەیش ناکەم. ئەمە فێڵێکی شەیتانیە، تۆ قۆڵەکە مەبڕە دەست خۆش بێ بەس عومرەکە بکە. یعنی هیوا هەیە قورئان لەبەر ناکە کە پێڵێ بۆ لەبەری ناکەی ناڵێ وەڵی مەشغوڵم و لە خۆڕایی کاتم ئەڕوا، ئەڵێ وەڵی لەبەرکردنەکەی ئەوە مهم نییە و خۆی ئەسڵ وایە ئیشی پێ بکەیت و سەرەکە ئیشی پێ ناکە. ینی موشکیلەکە ئەوەیە دوو جار ئەم زەرەر لە خۆیەدا. ئەم حاڵەتە بزانین. بەڵام ئەگەر هاتە ئەوەی توانیمان قۆڵمان لێ هەڵماڵی کە قورئان لەبەرەکەین بڕیارە دەست پێ بکەین و ئەوەی کە نیەتی هێناوە جوزئی یەک و دووی لەبەر کردووە حتمەن لە مێشکی هەیە ئەگەر وەکو هیوایەکیش بێت کە قورئان تەواو لەبەرکە ئەبێ ئەو کاتە یەخەی خۆت بگری لە خۆت بپرسیتەوە ئایا تۆ صفاتی هەڵگری قورئانت تایە؟ ئایا تۆ بەڕاستی ئەم قورئانە لەبەرەکەی بۆی هەر لەبەریکەی وەکو لەبەرکردنیش بێتە کاڵای باڵات یان بەس وەکو تووتیە کەلیمەیەک دووبارە کەیتەوە؟ ئەو کاتە وەختی ئەوەیە هەر یەکەمان کاتێک چینە خزمەت قورئان بەو ڕوحیەتەوە محاسەبەی خۆمان کەین کە ئێمە لە پاڵ ئەم لەبەرکردنا ئیشی مهمتر هەیە. ئیبن مەسعود ڕیوایەتێکی لێوە گێڕنەوە باسی صفاتی هەڵگری قورئانەکە. من لێرە شەرح و حەدیثە ناکەم، وازانم لە شوێنێکی ترە جارێک لە محاضەرەیە بە درێژی هەموو قسەی ئیبن مەسعودم باس کردووە و هێناومە کە حافظی قورئان یان خزمەتکاری قورئان ئەبێت چۆن بێ؟ بڕێ سیفەتە لێ ڕاستی ینی کەسی خۆیەوێت، ئیمانداری ڕاستەقینەیەوێ، بۆیە تۆ بێ خۆت بەو شێوەیە حازرکەی کە من وام و ئاواچمە خزمەتی قورئان. هەر لەوانە ئاڵێ مەسەلەن کاتێک خەڵک هەمووی خەریکی قسەی زیادن ئەهلی قورئان بێدەنگن، کاتێک خەڵک هەموو قاقا پێەکەنن ئەهلی قورئان خاوەن غەمێکی گەورن، نەک غەم بە معنای خەفەت و باوکە ڕۆکردن، بەڵکو بەوەی کە پەرۆشیەکی بۆ پرۆژەیەک هەیە، بۆ ئیشێک هەیە، دەست بەتاڵ نییە لە خۆڕایی پێ بکەنێ و گاڵتەی بە دنیا بێ. ئەم حاڵەتانە بێ لە خۆمانە جێبەجێ بکەین. ئەم مەسەلە مەسەلەیەکی زۆر گرنگە کە طبعا وەگوتم ئەماکرێ سەعاتێ دووان لەسەر ئەمە قسە بکرێ، قسەی ورد و جوان. بەڵام من بە کورتی ئەمەیان ئەڵێم. خاڵی دووەم کە زۆر گرنگە ئیشی لەسەرکەن ئەوەی ئەم زەمانە زەمەنێک کە بە ناوی قورئانەوە لە قورئان دەدرێت. یعنی ئێمە بێ ئاستی معریفی خۆمان فراوانتر کەین، پێچێت بڕێکمان هەرەوەی کەلامەکەی خۆمان کردو بۆ خۆمان ئەیخوێنین و بەعام ئەڵڵا جوزئێترم لەبەر کرد و چەند ئایەتێکم لەبەر کرد، دۆست و دژمنی قورئان بەباشی نەناسین. ئێستا ئێمە تەیاراتی زۆرمان هەیە، تەوژمی گەورەمان هەیە، بزوتنەوەی فکری جیهانیمان هەیە، لەژێر ناوی قورئانە ئەدەن لە مەعالمی قورئان، لەژێر بانگەشەی سەر بە قورئان بوونە دنیایەک لە ئەحکامی قورئان تێکەدەن. هەر قورئانیان پارچە پارچە کردووە، بەشێکیان گرتووە کە بە ناوی ئەمە هەموو شتێکە. کەیتر دیارە ناوی زۆرەڵەن یەکێ لە دیارتی ناوەکانیان مەسەڵەن پیاڵێن قورئانیەکان. ئەوەی کە پیانە وترێ قورئانی تەمەن ئەوانش مەراتب و دەرەجاتن، هەر یەکیان نەوعێکن.
بەڵام سەر لەبەری پرۆژەی ئەوان لێدانە لە پەیامی قورئان لە ئەسڵا ئەگەر بڕۆی بەدوایە دێن بە ناوی پارێزگاری لە قورئان و پاکردنەوەی لە ڕاوبۆچوونی زیادە و هەڵا لای قورئان خۆشیە تاشن فڕێدن كما أنزلنا على المقتسمين الذين جعلوا القرآن عضين. طبعا أو آياتا لتفسيرها معناها تروتراوة كقريشيان يعني القرآن كان بشيكي السحر وبشيكي الشعر وبشيكي أسطورة كونا كان أساطير الأولين بلام يكيت لما كاني أو آياتا كسانيكن كقرآن بشكن إيش ببريكيكن بروان هي أميان جوانا باشا كوملا جيتنا خير ما معناه واني أو ما يعني مفسر آخر زماني وابيابوا بكيفي خوي كلميك للقرآن هينية وما معناها منية بلكو ما تا إسا يكز نيزانيوا صحابيج نيزانيوا تا أمرون من يسا بيتان لي معناها كلمة شي هلا خوي كلمة هينية نلا زمانا نلا عرفا نلا حجكو جنابتو دي بهاني حساباتي خوي ليك كذا مثلا محمد شحروري كل ديارتشين أو كساني ككوميدي يعني هرب فعلي محمد شحرور شخصيتي أبو جي بيكانين جي بزيلها ما قاعدة جي وبرقد لي بيت شو هر خوي شيء نيزاني شيء كسري لخوي ولا الدنيا خلطيك داو كساني كان ألين دكتور شحرور بروجا كي دكتور شحرور كأنه جا قصة خوشگانی که لقصة سیرگانی شحرور بردوام و یالی ما تنبیلیم یک کس نه تو کس نه زنی بالضبط چون هر چطور نیه يعني تو لگیرفان خودتو قصة درکی حتما کس نه زنی و کس نه بیزو خود بو خود كلمات ليه كتب برو لمعناه حجاب اشتوالي سر وقرين انت بيكانين لهمان كانت لشايشة بخمدات اقري همنك بتبواك خلقاني كيشان ليرة دين يعني بجدي اشنخ من اصلا نقدي او شخصيتان بجديش بيخوشني يعني هر بجدي يعني شي نقدي هكي حيفا كاتك وشيد يعني كابرا خوار وخوي هاتو يسبون نمونه كسي منالي بيتيرو بخوي قصيب كابل بخواد دو قرقات نخرق معقول معقول تو بروي توي كيبل با تحقيق بكين نك امر يعني اشتكى زور ديارة كوميديا يشكنيه او لو نوعيه بلام اما ابي لدي وكيتر وبروينه وخزمه القران يعني تو لو جعل القران عضينا او قران بارشا كردنا نؤمن ببعض الكتاب ونكفر ببعض طبعا القران اخواي قول لباسي اواني ككتابي خواي اكن بشبش وبروان ببريكي ترنيا بدق أفرمي أولئك هم الكافرون حقا لما قصرون تناكري أو أنا بيباور راسقينا يعني ما خلط يبوي ألي أم آياتنا جوانا أي مكان تل أم قصانا التواون أم آياتنا التواون أما كيتل أو لا أولا وجرأة ناكا بلي أم آيات غلط ألي خل غلط لي حالي بو ألي حديث ألي حديث بخاري لخوت دي مسلم لخوت ودي لأخيرا لهني آيات أجيرا كا بهيج تحلنا به سيرة كديت دنياك مفكري إيراني معني على القرآن غلطي تابع أشكرا چونك بيغمر عليه الصلاة والسلام هموش تيكي شردنية الرسمي لغيبة وبيت هي نفسي خويتي جبريل لنا وجبريل يكني أصلا نفسي محمد كباك بوتو جبريل خويتي أويا أو إلهامي كالخيالة وبويدي ناو نراو جبريل اگر نه دکتور سروش با اشکرا له ناکری له صدی 21 ابي استج برواد ببونوري کی درکی هبه ناوی ملائکه بهشتی و عمچه مسلمانش به حساب هیچ مشکلی نیه همو جناب پیغمبر شیرین صلوات لسر خوی علی شیدا نکر خوی بلام تو سیرتی باشه بوایلیات لا مقصكاني آيات شهينيته ولولا الشعر شهينيته ولم آيات وك شعر جي سعدي وعي وك شعر جي مولانا ناكري بجدي وري قريد تو حبسي باشا ما نبواكن أما هنغاو كاتل لبيامي أصلي قرآن دورك ويتوات لدي تو هاتو قصيكي فيلسوفيكي غربي وشرقي للا وكو آياتي كي قرآني ليه هات كهردو جان أكريت لي ورد بيتو يعني تماما يعني قداسة لي دارني بيروزي آسمانيا كد لي دارني هروات لي دي هر صد لي درجة هر لكردستاني خوش مانا وجبه كي باش مانا بو حاجين يعني هي حاجية لقبها هي حاجية هر لفيسبوك لفلان لفلان شون ملايا حاجية لأولا بحديث بملاوة قرتو يعني ملا غلطك
اینجا بەربوونە عولەما ابن کەسیر هەلە خۆی وتی فڵان طبعا ئەمانە نەقدی عالم و نەقدی محەدیث ومانە هەر بۆ هەیە بەڵام نەک قەشمەری پێکردن تۆ دەی بە کەرەسەی خۆی ڕەخ ناگری لەوە ئیشیان گەیشتە ئەوەی بوخاری هەلە خۆی وتی مسلم هەلە خۆی وتی اینجا گەیشتنە سەحابە حتا هەیانە ئەڵێت ئەگەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئێستا زنووە بێ بە من بڵێ ئەوە بکە بە قسەی ناگەم چکۆ قورئان وا ناڵێ لە ئەخیرا ئێستا هەیانن لە فەیسبووکە هەر ئەوانە هێشتا لەقەبی مەلا حاجەگی پێوە ماوە گاڵتە بە نوحەکە من بینیومە کۆمنتیم بینیوە ئەڵێ تخوا کەشتێ شڕکەیەک نوح بەو نەجاری نەزانینەی دروستی کردی بێ هەلە خۆیەوە کەوتەتە تەقوتۆق چۆن نەتوانێم حیواناتانە جێ بکاتەوە خەڵکە چەند بێعەقڵن دایزە تەمەن مەسەلەی تۆفان و مەسەلەی نوح لە قورئانە هاتووە معنی نە بوخاریە و نە موسلمە و نە دەست خۆش نە فڵان و فیسار یعنی لە قورئانە بەدەق هاتووە تۆ توانی بە احترامەوە تەفسیرێک بکەی بڵێ ئەو گیاندارانە چەند گیاندارێکی دیاریکراوی ناوچەیەکی دیاریکراو بووە بەڵام ئاوا بەم قەشمەریەت بە کەشتێ شڕەکەی و بە نەزانیەکەی و خۆی لە خۆی هاتە بە چەکش و شتێکی ئەمە گاڵتەکردنە بە خوتی قورئان یعنی ئەمە ئێمە ئێستا لەم سەردەما تۆیە کە جوزئێک و دوان و تا کۆتایی قورئان لە بەرەکەی وەزیفەی تۆ ئەوەیە خزمەتی قورئان وەکو خۆی بکەی بزانی کێنەوانەی دژمنی قورئانن نەخەڵەتەی بە کەسێک کە بە ئایەتێک دەست پێکا و لە ژێر هەنی حەسبنا کتاب الله ئەمانەی کە قسەی ئیمامی عومەریشە بەڵام ئەوان بە تەحریفەوە و بە کەلیمەت حەق یوراد بها باطل قسە ئەکەن بخەڵەتیت و بڵێ کاکە ئاوا ئەوە موشکیلەیە تۆ بێ لێرەوە لە پاڵ ئەو جوزئانەی کە لەبەرەکەن من مامۆسایانی ئێرە وتیان کە لەم پرۆژەی فورقانە یعنی تەنیا ئەوە نییە تۆ بەس لەبەریکەی تەجویدێکی ڕێک و پێک قرائەیەکی زەبط دوای فەهم و کەلیماتی ئەگەر لێت عاسیە بێ بۆت ڕوونەکرێتەوە من ئەڵێم لە پاڵەوە ئەبێ خۆت ئەکتیفا نەکەی بەو مامۆسایانی ئێرە چەندێکیان پێگرێت تۆ تێبگەێنن تێگەیشتن لە قورئان وەک لە حەدیثەکە هاتووە لا تەنتەهی عەجائبه عەجائبی قورئان تەواو نابێ نە من و نە فڵان و نە حتا سەحابەیەک ابن عەباس بێ ناتوانێت لە هەموو قورئان حاڵیت کات تۆ بێ لە دە ابن عەباسەوە بگەڕێیت وەرگری بۆیە دامەنیشن بەوەی بەستەنیا جوزئی یەکەم و دووەمی بەقەرت لەبەر کرد و مەسەلەن دە جوزئی ئەوەڵت لەبەر کە سەیەکی قورئان بەوە دامەنیشە بەڵکو لە پاڵا دنیایەک معلومات لەسەر قورئان هەن ئەبێ بچتە خزمەتیان علمی قورئان علومی قورئان خۆی یەک بابێکی گەورەیە لە علومی شەرعیە لە پاڵا ئەگەر لێرە پێتان وترێتەوە داواکەن مامۆسایەک بێ علومی قورئانتان بە شەرح پێ بڵێ تۆ مادام بیتە خزمەتکاری قورئان ئەبێ علومی قورئان بە تەواوەتی بزانی هەموو لە باسی نزولی ئايات لە باسی چۆنێتی نووسینی مصحفەوە لە باسی ناسخ و منسوخەوە حتاوانەی کە بڕوایان بە نسخ نییە دەلیلیان چییە چۆن ئەو شتانە ڕێکەخەن تەفسیری قورئان چۆنە لەکەیوە تەدوینی قورئان کراوە هەموو ئەمانەی کاچنە ژێر بابی علومی قورئانەوە لەسەرتانە ئێوە بە جوانی خزمەتی کەن جا ئەو کاتە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بۆ دەرەکەوێت تۆ خەریک مەتنێک لە بەرەکەی یەکجار بەرز و باڵایە 1000 ساڵە 1450 ساڵە قورئان دابەزیە زیاتریش 1455 ساڵە قورئان دابەزیوە ئەگە 13 ساڵەکەی مەککە بخێنە سەر 1442 کۆچی 1455 ساڵەکە تۆ قورئان دابەزی خەڵک خزمەتێکە تۆ بێ بزانی ئەم مەتنە گەورەیە کە مێژووی گۆڕی سەر لەبەر دنیای گۆڕی شاخێکە ئەوەنە گەورەیە لە بەردەم شنە با و کزە و نازانم ڕەشە بایش هەر ناجوڵێت بۆیە خەمگین نابی تۆ بڵێ ئەحبراگیان بە قورئان ئەمانە خەریکە قورئانی شتێکە دەن پاڵدە قورئانەوە کە خاکی دامن بە ئەگەرنا تۆزی بەربادی تۆ بێ ئەو خاکەبی لە دامنی قورئان بیت لە پاڵ ئەو شاخە گەورە خۆت پاڵ دەی تۆ بۆی با خۆت نەبا ترست نەبێ قورئان نە بای بە نە باران هیچی لێ نایە بەڵام ئێمە ئەبێ حەبلی الله المەتینەوەیە واعتصموا بحبل الله جميعا حبلی خوا بەر لە هەموو شتێ و قورئانەیە کە دابەزیوە تۆ دەستی پێوە ئەگری نەک بۆی حەبلەکە نەبڕێ بۆی خۆت نەکەویتە ناو چاڵۆ ئەبێ بەردەوام بیرمان لای ئەمە بێ ئێمە دەستمان بەم مەتنە پیرۆزەوەیە بەم حەبلە مەتینەوەیە بەم عروة الله الوثقایەیە کە لا انفصام لها ئەو نابچڕێ بەس وریا بە دەست بەرنەبێ ئەوەت گەیەنێت
ئێمە ئیشمانە هەر یەکەمان لە شوێنی خۆمان بە تایبەت ئێوە کە بڕیارە قورئان لەبەرکەن وەک گوتم ئەگەر یەک ئایەتیش بێت کە چوویتە ژێرباری ئەو حەملە گەورەیە کە شاخ لە حەقینایە بە ئاسانی تۆ بێ لە شاخ بە قوتر بیت ئەمە ئیشێکی گەورە و پیرۆزە لەم سەردەما کە خەڵک خەریکە دانشن بە دیاری تۆڕی کۆمەڵایەتی و بە دیاری لەبەرکردنی شعری بێتام و کورە فێر ئەنواع عشقاڵ جنێوی سەیر و سەمەر بوون لەم بەرنامە کۆمیدیە بێتامانەوە تۆ لەم زەمەنا کە زەمەنی زیاع و لە بیرچوون و خەڵقی ناخۆ لە بیرەچێت تۆ دەی لەم کاتە مێشک و زاکرەی خۆت جەمەکەی بە لەبەرکردنی قورئان مێشکتە پارێزی تاوان بزانن یەکێک لەو شتانەی کە ئێستا بۆتە دەردی ئەم سەردەما ئەڵزایمەرە پوکانەوەی مێشک بچووک بوونەوە کە وای لێ دەیتر ئینسان خۆشی ناناسی زۆر ئێستا دەردێکی گەورەی ئەوترێ لە 2050 ئەبێتە کوشندەترین و بڵاوترین نەخۆشی سەر زەوی هۆکارەکەی ئەوەیە ئینسان تەدریب بە مێشکی ناکە یعنی یەکێ لە باشترینە و شتانەی مێشکە پارێزێ لە پوکانەوە لە بەرکردنی شتە مەتنە هەرچی بێت ئەوانە عالەمی ئاڵێ وشەی زمانەکانی تر لەبەرکە مەسەلەن کەڕەت جدول ضرب نییە لەبەرەوە بۆ خۆت بڵێ 9 کەڕەت 8 چەند 7 کەڕەت 6 چەند 5 کەڕەت 15 بۆی مێشکت بەردەوام لە جوڵا بێ هەر ناڵێن شعر لەبەرکارێ تۆ جوانترین کەلامی خوا لەبەرەکەی جوانترین ئەحسن الحەدیث هەر کەلامی خوا خۆیەتی بەرزترین مەتن و پیرۆزترینیش کە لە کەلامی خوا دابەزی بێ قورئانە تۆ ئەمە لەبەرەکەی بەراوردیش کە لە نێوانی ئەو کەسانەی کە مفەکری گەورە و فەیلسوف بوون و بێدین بوون لەگەڵ کەسانێک کە خزمەت قورئانیان کردووە لە پیریا دەرەکەوێت ماس عەبدولکەریم مدەرس 104 ساڵ عمری بوو تا 104 ساڵیش خەڵکە ڕۆی تۆ عایلەی فڵانی شکڵت بە بنەماڵەی فڵانەکان نەک کەسەکەی ناسیەوە هەر بە خوێنەی زانی تۆ سەر بە تیرە و تایفەیەکی دکتۆر یوسوف قەرضاوی 95 ساڵ عمرێتی تازە پارەکە مقابلەیان کرد ئەوی کتێبێکی 100 مجەلەدیمان بەدەستوێ لیژنەیەکی خەریکەی نووسین لای خۆمان خەڵک هاتە 65 و 70 ساڵ تاقت دنیا نامێنێ محەممەد قوتوب لە 95 ساڵەیە وەفاتی کرد بەڕەحمەت بێ حتى مصطفى زەڵمی کە زیاتر خەریکی فقه و قانونەکە بوو تا خودی قورئان بۆ لەبەرکردن و شت 92 ساڵ عمری بوو زاکرەیەت و گەنجێکی 25 ساڵانیە باسی یادگاریە کرد ئەمانە چی پاراسوونێتی ئەم مێشکەیان ئەم مەتنە پیرۆزە تۆ گەرەکتە تۆزێ لەبەریکە لە مێشتا بیپارێزی ئەو هەموو کیانتە پارێزێ ئەی تۆ هێرە مەمنونیت تۆ قورئان لە مێشتا پارێزی ئەو هەموو ژیان و جوڵە و مێشکت و ناخ و دڵتە پارێزی قەرزار تۆیت هەنی کەلامی خوا لەبەرەکەی ئەبێت تۆ بڵێ خوایە هەزار جار شکر من مەمنون کە مۆڵەتت دام بە شیاوی ئەوەت زانیم جزئێک لە کەلامەکەت لەبەرکەم ئەو مەسەلەیەکی گەورەیە بەم نیەتەوە تۆ ڕۆیتە خزمەتی قورئان من زیاتر ناڵێم ومێ دەکەم دوعای خێرمان بۆ بکەن کە هەمووان بەری ئەو بەرەکەتە بکەوین کە ئێوە بەرتان کەوتووە ئیشەڵا بێوەی و سەرفراز بن یا ڕەبی و سەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه لێرە